چونکە ئەمانە هاوسنف و هاوسنعەتیەکن بزانن چۆن پشگیریەکەکەن بەڵام ئەخ بۆ تۆ حاجی ئیسماعیل نازان بۆ ئاکەن بێ قەزابی بۆ ئێستاش لە هەک بەمانە شتی باش هەیە مسەسەلەی کا هەیە کاری هوەری و درامای جوانێ بەڵام زۆر بەداخەوە وابزانام تەلەڤیزیۆنەکان هی ئەویان نەماوە مەسا ئەوانش بۆ چوونی خۆیان هەیە یەکی کە نەتوانن بەرهەمەکانمان بخەنە پێش ئەجنا هەر ئێمە لە هەک بەمانە شتیتیا هەیە شتی باشمان هەیە دەسا کارتان ئامادە کردووە و بردبێتان بۆ تەلەڤیزیۆنێک و هیچ تەلەڤیزیۆنێک کڕیبێتەوە بە دڵنیاییەوە کارمان بردووە بەردەسی کەناڵەکان بەڵام پێچەوانش میزانیان کەم بێت یاخۆ مەسەلانە بەرنمەیان نەبێت بۆ تەقدیمی دراما بەداخۆ ینی من ئەمێ ئەوە بڵێم خۆزگە ئەو هەموو کەناڵانی کە هەمانە ساڵان هەر بۆ خۆیان هەر ساڵە و بەرهەمێکیان هەبووە ئێستا ئێمە زۆر دەوڵەمەند ئەبووین بە کاری هوەری و بینەرەکانیشمان شادەکرد بەڵام بەداخەوە ئەوە کەم تەرخەمیە لە کەناڵەکانمانە ئەجنا ئێمە وەکو هونەرمەندان هەموو یەکێکمان بیگری هەکبەی پڕە هەمووی کاری هەیە پشتی جوانی هەیە بەڵام خۆزگا برادرانی تەلەڤیزیۆنەکان بە پیر هونەرمەندانەوە بەهار